سڵاوتان لێبێ ئازیزان. لە پۆدکاستی دیداری تەمەنەوە و لە کەناڵی ڤارەوە سڵاوتان لێبێت. خۆی کوژدای ئایڕۆ من کوڕەکان چ بێنەوە چی بڵێم. تۆ کارکتەرێکە هەیە کە ئەوەڵکەڕەت لەبەر چاوی بینەر خۆشەویست نییە. یەکسەر دایرێکت خۆم پێاکە ئاسێریش کردم جێ بۆ ڕشتاشی سەباح پێشیم بۆ دروستکەن باز بۆ پشیلەکە کە شتەشکێنە یەک نیان پەرداخی دایکمانشکان هەن لە پڕەکە خۆمەکرد بە کوڕە ئازاکە و ئەمە دیێڵە دەی با نواندن بکەیت. چێول و تەجیلانەی کە ڕەخمان لی بوو باوکم کە خەیاڵە بوو خواردوانێ ئەچووم کەرسومی خستە سەر هین و مینە چیە؟ ئەوەی کە ئەڵێ بە مەکسیە سوورەکە عنی ئەوتیان تۆژنێکی دڵپیسی تم هەوازی لێبیان خۆ مەزان چێڵێ تاریخی ئێمە بگرە پڕە لە زام پڕە لە ژان پڕە لە تراجیدیا بە هیچ تێژیر نییە بوومان و تۆ چی وە؟ هەموو من هەچی سێرەکەم هیچ ڕووناکێک نابینم. هەمیشە من وەکو ڕای خۆمەکە ئەو بینم هەست دەکەم تەنیاییەک لە ناختایەت. هەموو هاوڵەکانم پارەیان پێ بوو تەنها من بوو لە دوورەوە سیرمەک. یعنی دەرهێنەرێک وێنەگرێک مۆنتێرێک یا هەر کەسێک لەم بوارە ئیشەکە ئەزانێت سینارە بنووسێت بەس ناتوانێت سینارە بنووسێت. قۆناغی هەشتاکان قۆناغی زێڕین و زیوینی شان و درامای کوردی بوو. دراما دنیایەکی گەورەیە ئەچیتە هەموو ماڵێکەوە. سپاس بۆ دیداری تەمەن سپاس بۆ ڤار گەورە بووم. خۆشحاڵم کە لە خزمەت جەنابدا. بەڕاستی بۆ من شۆک بوو کە تۆم بینی. دیداری تەمەن پۆدکاستێکی هونەریە. چاوەڕوان بن بەم زوانە لە ڤارەوە.